براوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لە سەرەوە دەکەین ناکۆکەکانی پارتیەکەتی چەندە کاریگەریان هەبووە لەسەر ناوخۆی هەرێمی کوردستان لەسەر حکوومەت لەسەر پەرلەمان لەسەر پرسی بەڕێوەبردنی داهات و لەسەر بەغداش تا چەندێک ڕنگدانەوەیان هەبووە لە کاتێکا 4 مانگ تێپەڕی بەسەر کابینەکەی سوودانی ئایا لە بەغداد بۆ بوجە بۆ یاسای نەوت و غاز بۆ مەسەلەی مادەی 140 کە پێشتر بانگە شێوان دەکرد لەسەر ئەو پرسانە خاڵیان جێگیر کردووە لە کابینەکەی لە کارنامەی کابینەی سوودانی چی کراوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر جەلال حەسەن لە ستۆدیۆ ماوەسەی زانکۆ و شارەزای کاروباری عێراقە لە ئەولێریشەوە دکتۆر عوسمان عەلی سەرۆکی سەنتەری تاسک بۆ وەزیر و لێکۆڵینەوەی استراتیژی قسە لە سەرم پرسانە دەکەین سوپاسیا بەدەمونتان دەکەین دکتۆر بەخێر بێن ئەگەر لەوە دەست پێ بکەین ئەم ناکۆکی لە بینی پارتیەکێت هەیە چی کار بڵین لێکەوتەی هەیە بوو لەسەر بەغداد 4 مانگیشە بڵین کابینەکەی سوودانی پێک هێنراوە هیچ بۆ کورت جێبەجێکرا لەوەی کە ئەوان لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت کەیکێتی و پارتیشتێدان لەسەری ڕێکەوتبوون زۆر سپاس سڵاوم هەیە بۆ بیدەران سڵام هەیە بۆ بەڕێست و بۆ کاک دکتۆر عوسمانیش نزیکەی 4 مانگ و شتێکە کە منهاجی وزارەکە کاتی خۆی تەقدیم کرا بە دوو بەش تەقدیم کرا بەشێکی ڕێکەوتنی حیزبەکان بوو کە تا ڕادەیەک ئاڵۆزی و پرشوبڵاوێکی پێوە دیار بوو بەشەکەی تری منهاجە وزارەکە بوو کە خۆی وەک سەرۆک وەزیران ئامادەی کرد بوو بەڵام لە هەردووکیانە ئاماژە بە کۆمەڵێک خاڵی گرنگ کرا بوو لەوانە با بڵێن مادەی 140 و چالاکردنەوەی مادەکە مەسەلەی نەوت و غاز و یاسایەک بۆ نەوت و غاز و هەروە کۆمەڵێک بابەتی تری پەیوەست بە پەیوەندەکانی نێوان هەرێم و حتا تەنانەت لە بڕگەیەکی ئاماژە بۆ کرابوو کە لە قەزەی مەسەلەی نەوت و غازە پەلە نەکرێت لە هەرێمی کوردستان و تا ڕادەیەک هاوکاری هەرێمی کوردستان بکرێ بەڵام تا ئێستا بەشێکی زۆری ئەم بابەتانە جێبەجێ نەکراوە ینی بۆ نمونە مادەی 140 تا ئێستا ینی تا ئێستا تشکیل کراوە مانگیان بۆ دانابەوە کاتە لە ئیتفاقی سیاسیەکە لیژنەکە تا ئێستا تشکیل نەکراوەتەوە من خەبەریم نەبیست تشکیل کرابێتەوە سەرۆکی دیاری بکرێوایە بەتەبعاً خۆی سەرۆکی هەبوو کاتی خۆی تا 2010 ئەمە تا ڕادەیەک چالاک بۆ تا حەڤەی ئۆکتۆبر با بڵێن تا 16 ئۆکتۆبەری 2017 بەڵام لەوە بە دوا وردەوردار چالاکیەکانی نەما ئێستا لیژنی مادەی 140 هەم پێویستی بە ئاکتیڤکردنەوەیە هەم پێویستی بە سەرۆکیان پێویستی بە بودجەیە کە بودجەی 2023 پەسەند بکرێ و بودجەشی بۆ دابن بەتەکید وایە چونکە ئەم با بڵێن لیژنەیە ڕاستەوخۆ ڕەبتە بە ئەنجومەنی وەزیرانەوە یعنی بێ ئەنجومەنی وەزیران بودجێ بۆ دابین کە لەناو بودجێ عێراقیەوە و بودجەیەکی ینی تا ڕادەیەکی زۆر خەمڵاندنێکی گەورەی بۆ تەرخانکە چونکە دەمێکە ئەم بابەتە ئیشی لەسەر نەکراوە مادەیەکی دەستوریە بەپێی ئاخر بۆ چوونی محکمەی اتحادیش لا یەزال مادەکە بەسەر نەچووە بەڵێ نەمردووە بۆیە پێویستی بە بودجەیەکی زۆر گەورە هەیە بۆی تەرخان بکرێ من کاتی خۆی زۆر زار وێبسایتەکەیم بەکارە هێنام وێبسایتی مادەی 140 بۆ توێژینەوە بۆ توێژینەوە کۆمەڵێک ماوەڵێن نەخشە و خەریتەی زۆر باشی تیا بوو کە باسی لە گۆڕانکاری دموگرافیەکانی کەرکووک و ناوچانە کرد لە ساڵانی سیەوە هەتاوەکو ڕوخانی ڕژێمی بەعەس لە ماوەیە چەند جارێک سەردانم کردەوە تەنان خەریتەکانیشی تیان نەماوە ینی هەمووی لا براوە ئێستا گەر کەسێک بیەوێ لە ڕێی وەبسایتی مادەی 140ەوە کۆمەڵێک توێژینەوە ئەنجام بە هیچ جۆرە نەخشەیەکی دەست ناکەوێت بەڵێ هیچ زانیاریێکی وا دەست ناکەوێت شایانی باز دوو قەراری تیاماوە شتێکی بۆ ئیزافە نەکراوە لە کابینەی مەبەستە شیاسۆدانە نا بەداخەوە تا ئێستا شتێک نەکراوە تەنانەت لە وێبسایتەکەشا چونکە ئەمە با بڵێن وابەستەیە بە کۆمەڵێک پرسی ترەوە پرسی مادەی 140 وابەستەیە بە کۆمەڵێک پرسی ناوخۆیی هەرێمی نێودەوڵەتی ئەبێ هەمویان بەیەکەوە تا ڕادەیەک ئەم پرسە زیندوو بکەنەوە ئەوە دایمەن پرسی کەرکووک یەک کێشەی هەبووە لە نەزاڵەکان باکیان نەبوو بەوەی کە ئەم مادەیە جێبەجێ بکرێت لە کاتێکا زاڵن ینی کاتێک کورت تا 2014 و 15 و 16 زاڵ بوو لە کەرکووکە پێی وابووی ترەوە مادەیە پێویستی بە جێبەجێکردن چکە خۆی جێبەجێ کراوە کە ئێمە لێرین وەکو دەسەڵات و لە کاتێکی شاد دوای ئەوە و پێش 2014 کە حکوومەتی عێراقی لێوە بووە لایەنەکان زۆر جدی نەبوون لەم مەسەلەیە بەتایبەت لایەنە عێراقیان چکە پێیان وابووی تر مادەکە پێویستی بە جێبەجێکردن نییە تەنانەت بۆ نمونە لایەنی سوننەی عەرەب لەناو کەرکووکە بەردەوام ئاماژەیان بەوا کرد کە مثلا یاسین العوبەیدی کە خۆیاندان پەرلەمان بوو کاتی خۆی لەسەر لیستی عەرەبی کەرکووک گەیوت ئەو کەسەی باسی زیندووکردنەوەی مادەی 140 بکاوە وایە مردوویەک زیندوو بکاتەوە لە ساڵی 2011 یان تەسریحەیەوە جەنجارێک حتان فتلاوی لەسەر مەوزوع قسەی کردو ئێستا کێشە لەوایە کێشەی کەرکووک بۆتە کێشەی هێز چێمان هێزی هەیە مادەکە پێشەیە لە کات ئەی پارتیوکێتی چۆن ینی کاتیان بۆ دیارێک لە کاتێکە نتوانن پابندن بەو کاتەوە چکە وا بڕیار بوو لە ماوەی مانگێکدا لیژنەکە کارا بکرێتەوە فەشەریانینە لەم کابینێش لەو ڕۆ ئەگەر ناوی نەنێن شکست بەس دواکەوتنێکی گەورە هەیە لە وادەکانە ئەمیش زۆرتر پەیوەندی بە
ئەو هەیە کە پارتیوێکێتی لە ئێستا سەرقاڵی کۆمەڵێک پرسن کە وەکو مەسەلەن پاڤڵ خۆی ئەم پاڤڵ تاالبانی میوارەیە ئاماژەی پێکرد کە لە کۆڕبەندەکەیە کە پرسەکان زۆریش پرسی مهم نین ینی پرسانێک زۆر بە ئاسانی ڕێکەوین لەسەری بارحاڵ مەسلەی هەڵبژاردن و کۆمەڵە پرسی تر کە پێویستە بەوەی کە کابینەی باڵێن یەکێتی پێی وایە لە ناوە کابینەیە زۆنی یەکێتی ئەهمال کراوە زۆنی یەکێتی خزمەتێکی پێ نەکراوە و زۆریش بەرگیان گرت و على ئاساس بەپێی ئەو وتانەی کە پاڤڵ تاالبانی و تەنانەت کاخوبادی لە چەند شوێنە گوتویانە بەرگەی ئەویان گرتو کە سلێمانی بەم شێوەیە فرامۆش کراوە خزمەتەکانی پێناگای تر ئەم خلافانە خلافن کە ینی یەکدەنگی هەردووکی لاکەی پێشێل کردو کە ئەم دوولایە پێگەێنەری سەرەکی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتن یان ئەگەرەمان لە ناو خۆیان با بڵێن نەتوانن خلافاتیانێک لایکەن و حتمما بۆ ئەوێش تا ڕادەیەکی زۆر زەحمەتە لێکەوتی هەیە بۆ لەسەر بەغدا لێ قۆڵبادانەوە شەیە یەکتری بەغدا پێش لەسەر کۆمارە و دەستپێک لێسش هەر هەیە خۆی عێراق ینی با بڵێن سیاسەتی واقعی عێراق لەسەر ئەوە وابەستەیەوەی کە پێوتر قۆڵبادانەوە ینی بەلایەوە مەقسەد نییە شتێک لەگەڵ مۆرەکە شتێک لەگەڵ ئیمزاکە میساقێکی شەرەفیش لەگەڵ دانێ و دوای کەسیش وابەستە نابێت پێوەی بۆیە ئەوەی کاتوانێت بۆ نمونە زەمان تاکە زمانێک بۆی ئەگەر ڕێکەوتنەکان بمانەوێت جێبەجێ بکرێت لە عێراقا زمانی هێزە هێز تەبەن هێز عادەتەن لە یەکگرتنایە ئەوە هەمومان بۆ زۆر لاواز بوونە بۆ دابەشبوون پارتیوێکێتی چەنە یەکدەنگ بن ئێمە تەبەن زۆر کەس داوای ئەویان لێکا کە یەک بگرن نایەگرتن بەو شێوەیە نابێت بەڵام یەکدەنگی لەسەر کۆمەڵە پرس نەک هەر پارتیوێکێتی ئێستا لە بیرمان نەچێت مەسەلەن ئەحزابی وەکنەوەی نوێ کورسیان هەیە کۆمەڵی ئیسلامی کورسی هەیە یەکگرتووی ئیسلامی کورسی هەیە ینی بۆ ئەمانش هەمووی بەیەکەوە بۆ نمونە یەکدەنگ نەبن لە هەندێک پرسی سەرەکیە جێی داخەکە تا پەرشوبڵاوێکی زۆر هەیە وایە زۆر پەرشوبڵاون بڵێ پرسی ئەوەی پەرلەمانیش لە هەرێمی کوردستان کە حیزبەکان وردەوردە لێ کشاونەتەوە بۆ نمونە ئەمەش تا ڕادەیەکی زۆر کێشەیەکی گەورەیە بۆ پەرلەمانی کوردستان کێشەیە بۆ واقعی سیاسی هەرێمی کوردستان چونکە عادەتەن هەموو هاوکێشەکان لە ئاخیرا یان خزمەت بە یەکەکەن یانەوە تا یەکتر خاوەکەنەوە کە لە زمانیانە هاوکێشەکانی ئێرێکە ئەو لاشی خاو کردێتەوە سوپاس دەکەم دێمەوە خزمەتت لەسەرەوە قسە دەکەن یاسین و تو غازیش ئایا بۆ بەرپێشچوون نەبووە دێمەوە خزمەتان کاک دکتۆر عوسمان جەنابیشت بەخێر بێی دەمەوێت سەرەتا سەرنجی بەڕێز لەسەر دۆخی هەرێم بزانم ئەو ناکۆکەی کە هەیە لە بینی پارتیوێکێتی لێکەوتەکانی چی بۆ لەسەر دۆخی هەرێم و دوجاریش وای کردووە بەرامبەر بەغداش لاواز بنەوەی کە لە کابینەکەی سوودانیش لە ڕووی زەمەنیەوە لە سەری ڕێکەوتن نەیانتوانی و هەنگاوێک پچنە پێشەوە بەڵێ بەناوی خودای گەورە و میهرەبان سڵاو لە بینەرانتان سڵاو لە جەنابەت سڵاو لە دکتۆر جەلالش مامۆستای بەڕێز بەڵێ کاریگەری هەبووە ئەو ناکۆکیانەی کەوا لە بینی پارتویەکێتیە بەڕاستی زۆر کاریگەری زۆر دەرەنجامی خراپیە لەسەر ئەو ملەتە لەسەر واقعی هەرێمی کوردستان لە ناو خودی هەرێمی کوردستان و لەگەڵ پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا و حتا لەگەڵ دۆستانی هەرێمی کوردستان وەکو بڵێ هاوپەیمانان و ئەمریکا ئەمە بەنسبەت خۆی ئەوە ئەبینین کەوا لە ناو خودی هەرێمدا زۆر ئیشەیە بە جۆرەی پێویست ناڕوە قەیرانێکەیە لە ئیدارەی حکوومەت و ئەو قەیرانانە هەموو جونکەکانی دەسەڵاتی هەرێمی کوردستانی گردێتەوە اینجا کە بینە باسی ئەوە بکەین ئایا ئەمە چۆن لێکەوتێ بێت لە پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ بەغدایە ئەوەلەن لێرەدا حەزەکەم ئاماژە بە شتێ بکەم کاک حەکیم کە لە وەختیا ئێتیلافی ئیدارەی دەوڵەت تشکیل کرا هەر لەوێدا وەفدی کوردی جارێ بەداخەوە هەر یەکلایەنە چوون نەک وەفدێکی مشتەرەک بوون لەبەرەوە هەر وەکو هەموو جارێک دیبلۆماسیەتی کوردی بە ئەجندەیەکی با بڵێن فراوان و ئەجندەیەکی زۆر ڕوون نەچوون یعنی ئەو خاڵانەی کە ئیتفاقیان کردووە لەو لە دامەزراندنی ئیدارەی ئێتلافی ئیدارەتی دەوڵەت خاڵەکان غامزن وەکو بڵێ هەرچەندە سەقفی زەمەنی بۆ دانراوە بەڵام غامزن یعنی هەر وەکو بەیانی 11 ئازار 1974 هەر وەکو مادەی هەر خودی مادەی
1940 لێرەدا دیبلۆماسیەتی کوردی بەداخەوە لەبەر ئەوەی بینی خۆیان و یەکێتی کە ئەچنە بەغدا زۆر بەپەلاچن و زوو ئەچنە ناو چەند پەیماننامەیەک لەگەڵ مەرکەزدا مەرکەز زۆر پێویستی پێی بوو لە بەغدا لەبەرەوەی شەقامی بەغدا شڵەزا بوو لەبەرەوەی گرفتێکی سەرەکیە بوو شەقام بتەقێتەوە لە ناکۆچیەکانی ئیتاری تەنسیقی و سەدر لەبەرەوە ئەوان بەڕاستی زۆر پێویستیان بەم هاوپەیمانیە بوو هەرێم نابێ عەجەرەی بکردایە ئەبێ مەثەڵەن قانونی نەوتی غاز ویان جێبەجێکردنی مادەی 140 یان مەسەلەی بودجە یان مەسەلەی پێشمەرگە ئەمە ئەبێ بە پرۆژەیەکی زۆر کراوە بدرایە پێیان و ئەبێ ئیتفاق بکرایە لەسەر و ئەبێ ضەمانات هەبوایە لەسەری چونکە ئێمە پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراقا مێژووکی دوور درێژمانەیە هەرچی ئیتفاق کراوە چی لە بینی لایەنە عێراقا عەرەبیەکان خۆیان یان لە بینی کورد و با بڵێن هەرێم و بەغدا جێبەجێ نەکراوە چونکە بەڕاستی عێراق لە وەزعێکایە لەبەرەوەی موەسساتی دەستوری نییە هەموو کەسێک ئەتوانێ پاشگزە بکات لەو پەیمانانەی لەو وعدانەی کە ئەیکات ئێمە ئەزانین بۆ نمونە لە 2000 یعنی کە مالکی کە ئینتیخاب کرا لە دووەم جارە 12 نقطەیدا هیچ کامی جێبەجێ نەکرد لەبەرەوە خودی ئەم ئیتیفاقی کە کراوە سەر لە نوێڵێم ئەمە زۆر بە خێرایی کراوە ئێستش لەبەر ئەوەی بەغدا ئاگادارە لە وەزعی ناکۆچی لە ناو پارتی و یەکێتی پاشەکەزە با نمونەیەک بدەمێ تەنها 2 هەفتە بەلە ئیستا عەسائیبی ئەهل الحەق بە وتەبێژەکەی وتی کورد خەو نەبینێت جارێتر بگەڕێتەوە بۆ کەرکووک عەسائیبی ئەهل الحەق ئەمە تەڕەفێک بوو ئەمە لایەنێک بوو کە لە ئیتلافی ئیدارەی دەوڵەتە ئیدەن و دوای هیچ وەکو بڵێ مووقفێک نەبوو لە سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە و ئیتفاقیان کردبوو لە 16 و ئەمە بەرنامەجێک لە بەرنامەی حکوومەتی با بڵێن شیع سوودانی بوو بۆ بودجەی بەشی بودجەی هەرێم ئەمڕۆ ئیتفاقیان کرد بە 12.7 یعنی معنای ئەو بەڵێنانە دراوە حکوومەتی بەغدا ئەتوانێ یەک بە یەک کشانەوەی لەسەر بکە یعنی زۆر شتی تر هەیە ئێستا وەزعی بەغدا علاقەی حکوومەتی شیع سوودانی لەبەر چەند هۆیەک لەگەڵ ئەمریکا لە حاڵەی با بڵێن تەهدیئەیە سەقامگیریە لەبەرەوە هیچ هەست ناکا بەوە کە بێتە پێشەوە ئەو بڕگانەی کەوا ئیتفاقیان کردبوو لەگەڵ حکوومەتی هەرێم بە تایبەتی لەگەڵ سەرکردایەتی پارتی جێبەجێ بکە چونکە ئەزانێ وەزعی هەرێمش هین ئەوە نییە هەرێم بتوانێت فشارێکی زیاتر بخاتە سەری دوایی دێمە و خزمەتت سەبارەت بە ناوخۆی هەرێم ئەمڕۆژ سەرۆکی هێتی قسەی کردەبوو دەڵێ هاوپەیمانان پێیان وتین تااقەتمان چۆر لێەوە کە مەبەستی پارتی و یەکێتی بوو و پێشتریش برێدمە گۆرەك هاتبوو بۆ هەرێم بێزارێکی زۆرەیە لە یەکێتی و پارتی هەم لەسەر دواخستنی هەڵبژاردن هەم لەسەر یەخستنەوە هێزی پێشمەرگە هەم لەسەر و ناکۆکیانی کە هەیەە مامۆستا بەڵێ یعنی برێت مەگۆرک کە هات بە دەسەڵاتی بە سەرکردایەتی هەردوو لای وتی ئەبێت بە زووترین کات هەڵبژاردن بکەن چونکە بۆچی ئیدارەی ئەمریکا و هاوپەیمانان لە وڵاتێکی دیموکراسین خەڵکەکەیان پێیان ئەڵێ ئێوە بۆچی یارمەتی کیانێکەدەن قوارەیەکەدەن کە دیموکراسی نییە طبعا ئەمڕۆ لەبەر ئەوەی ئێمە لە جیهانی عەولەماژین زۆر خەڵک ئاگادارە لە واشنگتن لە نیویۆرک لە پاریس لە لەندەن ئەو
چۆن مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئازادیەکان سنووردارەکرێ لەبەرەوە وەزعی گەندەڵی وەزعی پێشمەرگا کاک حەکیم برام بەنسبەتی وەزعی پێشمەرگا ئەمە 4 ساڵە پێیان ئەڵێن هێزی پێشمەرگا ئەبێ ڕێک بکرێتەوە و لەسەر ئەساسێکی لە میلیشیا دەرسێ ببێتە هێزێکی نیشتیمانی بۆچی ئەمریکا و هاوپەیمانان یعنی سێری دوورەکەن ئەیانەوێ هێزی پێشمەرگا لە دوا ڕۆژە کە دوای ڕێکێخەنەوە ببێتە بەشێکی بەردەوامی هێزی ناتۆ دوای سەر لە نوێ کە ڕێکێخەنەوە چەکێ دەنێت و ئیسهاری ئیسەمانگی باڵێم ساڵی لە بودجەی ئەمریکا 270 ملیۆن دۆلاری بۆ دانراوە ئەوە کۆنگرس حەقەیە پێداچونەوە بکە بڵێ کووە ئەم پارێتاندا ئایا ئەم هێزانە میلیشیانیان بوونەتەین لەبەرەوە یعنی بەڕاستی لە ژێر فشارێکی زۆرن و لەبەرەوەشە ئێستا ئەڵێن ئێمە ئامادەین سە هەردوو لە ئەڵێن ئێمە ئامادەین هەڵبژاردن بکەین طبعا لە ژێر ئەو فشارە و ئەوە بوو دوێنە ئەو ئیتفاقە کرا بۆ یەکەم جار پارتی لە چەند خاڵێکە وەکو بڵێ سازشی کرد بە تایبەتی دابەشکردنی هەرێم بۆ لە جاران ئەیوت ئەبێ یەک بازنە بێستەکردە 4 بازنە موافقە و چەند شتێکی تر پارتی زۆر بە سەراحەت ئەڵێ ئێمە ئامادەین بەڵام لەیرە چەند کێشەیەکە ئەوش کێشەی کۆتاکانە ئەو کێشەیەش هەردوو لە یعنی بەڕاستی ئامادە نین سازشی لەسەر بکەن خۆی ئەم کۆتەیە حەلەکەی ئەوەیە ئەوانەی کەوا چاودێرن ئەوانەی کەوا حزبینین ئەڵێن با ئەم کۆتانە بۆ حزب نەبێ با نوێنەرەکانی کۆتاکان خۆیان لە ناو خۆیانە هەڵبژاردنێ بکەن یان حتا لە کاتی هەڵبژاردننی کە لە هەرێمە کرێ ئەوان قانونێکی تایبەتی هەبێ بۆیان تاکو هیچ لایەک نەبێت لەبەرەوە یعنی من ئەڵێم کاک مامۆستا حەکیم بەڵێ تەسیری زۆریەیە لە و من لە پیجەکەی خۆم ئەمە ئاخر خاڵە لە پیجەکەی خۆم وتم ئەگەر ئەمریکا بێتە ئەو قەناعەتە ئەمانە گوێی لێ ناگرن هەر وەکو لە 1996 و لە 1975 مەجبور بوون هەرێم جێبێڵن وازی لێبێنن بڵێن مادام ئەمانە میلیشیان ئەمانە گوێمان لێ ناگرن بەرژەوە و بە تایبەتی لەم ڕۆژانەدا نە عێراق نە هەرێم لە ئەولەویاتی سیاسی ئەمریکانیە چونکە هەربی رووسیا و ئۆکرانیایە مەسەلەی ململانی استراتیژی لەگەڵ سینە هەیە بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزبەتە کەوتور سەبارەت بە یاسای نەوتۆغاز کێشەیەکی بەردەوامە لە بینی هەرێ و باغدا ئێستا دەبینین بۆ بدەی بەناوی حکوومەتەوە دەڕۆبەسی یەکێتیشی لەگەڵ نییە هیچ بەرپێشچوونێکیش نییە لەوەی کە قسەی لەسەر کراوە چووکەویش لە کابینەکەی سوودانی 6 مانگی بۆ دانرابوو ئەو 4 مانگ ڕۆشتووە 2 مانگمان بەدەستەوە ماوە وەکو وتێ زەمەنی کە خۆیان بۆیان دانا بوو پارتی یەکێتی خۆی با بڵێن هەندێک ڕێکەوتنامەی سەرەتایی لە منهاجی ویزارەکەیە ئابێنرێت بەس مشکلە لەوایە هەمووی خاڵی گشتیە ئێمە پێویستە با بڵێن بەدەر لەوەی کە زەمانەت تەنهاوەیە تۆ چەند بەهێزی ئەوەنە ئەتوانی زیاتر تەطبیقی و ڕێکەوتنامەیە بکەیت بەڵام کێشەکە لەوایە ئێمە بە وردەکارەکان و نەچوینەتە پێشەوە هەندێک خطوتی ئامەیان ناوە ینی خطوت ئامەکان بەشێکی زۆری بەپەلە پرۆسکێش کاتی خۆی ئامادەکرا بوو بەڵام کە محکمەی اتحادی ئەوەی لەسەر با بڵێن قانون نەوتی غازی هەرێمی کوردستانی ساڵی 2007 و بڕیاریە کە ئەمە ئەم قانونە ناکرێشی پێ بکرێ زیاتر پەیوەندەکانی ئاڵۆز کردوە زیاتریش دەستی محەممەد شیع سۆدانی و با بڵێن کابینەکەشی بەس لەوەیە کە ڕێکەوتنامەیەکی باشتر لەگەڵ هەرێمی کوردستانە مۆربن چونکە ڕەنگە خۆشیان ئەمە بە جۆرێک لە پلاندا نابێ بۆیە ئەو بەڵگەیە بن بە دەست هەرێمی کوردستان کە ئەمان دەستیان بەسراوە لەبەر ئەو قوانینانەی کە لەبەر ئەو بڕیارانەی کە محکمەی اتحادی دەری کردووە لە ئێستا بەرەو پێشچوونێکی زۆر بەرچاو نابێنرێت لەسەر 2 تەوەری گشتی گفتووەکان بەڕێواچێت تەوەریان بەتایبەتە بە بودجەکە تا ئێستا تەنها لەسەرەوە ڕێکەوتون کە بودجێ هەرێمی کوردستان لە 12.67 بێکامە
لە ڕاستی هەرخۆی نایاساییە. باش بەس بۆچی خۆ بە پێی ئاماری وەزارەتی پلاندانانی عێراق نزیکە لە سەدا 14 ڕاستە بۆچیان ئیتفاقیان کرد بەسەر سەدا 12 وەڵاهی جا ئەم مەفدا بواە مەگەر ڕێکەوتنامەیە کرابێ لە بری ئەمە شتێکی تر وەرگرن ئەمان ئاگاداری نیم چونکە ئەو تەفاسیلەی کە باس کراوە لە ڕاستی ئەمە کاتی خۆی کە لە 2017 عبادی گەڕایەوە بەبێ ئەوەی کە هیچ ئامارێکی لەبەردەستا بێت کە ئاماری پێش بێبەسرا بێت کە تۆ لە عێراق ئەحساییە کرد لە دوای ساڵی 1957 نییە کە پشتی پێ ببەسرێ هەر ئامارێکی تربەی ئامارەکانت هەڵەیە چۆن پشکی هەرێمی کوردستانی بە 12.67 داناوە پێم وایە بەشێکی هەر خەمڵاندنەکانیش پشتی نەبەستۆ تەنانەت بە داتاکانی وەزارەتی تەختیتیش ئێستا داتاکانی وەزارەتی تەختیۆک پێمانە لە نزیکەی لە سایە 13.9 کاکات لەسا 14 ینی تۆ فەرقی 1.33 زۆرە بۆ دەستوری بۆ قانونی موازنە ڕەنگە زیاتر لە ملیارێک و 300 میلیۆن دلارێک بکاکە ئەمە زۆرە بۆ مەسلەی با بڵێن خزمەت گوزارەکانی لە هەرێمی کوردستانە پێ بکرێتە گەڕ لەوەیان نەیانتوانیوە کە یعنی تەنها ئێستا ڕێکەوتونە سەر 12.67 نەچۆتە پەرلەمانی ژوایە هێشتا تەنانەت نەچۆتە پەرلەمان لە پەرلەمانیش بربەست زۆر هەبێت لە لیژنەی دارایی ناو پەرلەمانەوەیە لیژنەی دارایی بربەست دروستەکە دەگەر بیانەوێت زۆر بە ئاسانی دروستیەکەن بۆیە بەرەکەوتنێکی قوڵتر لە ناو ئیدارەی دەوڵەتە قانونی باڵێن ئێتلافی ئیدارەی دەوڵەتە لەویا ئەبێت ڕێکەون لەسەری چونکە لەوێت تێنەپەڕێ بە جوانی و بەڕێکوپێکی تێنەپەڕێ بە تەکیل لە پەرلەمانە زۆر بە ئاسانی کێشەی بۆ دروستەکرێت کۆمەڵێک خاڵی تریش زیاد کراوە پێم وایە لەناو ئەو ڕژنووسەی کە ئامادەکراوە کاردیسانە و پەیوەستە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان 250,000 بەرمیل نەوت تەسلیمکە پێم وایە جاران ئەوە بوو کە نرخەکەی تەسلیمکە بەڵام ئێستا داوای نەوتەکە خۆی ئەکەن کە ئەمە جۆرێک لە پێشێرکردنی ئەو با بڵێن دەسەڵاتی هەرێمی کوردستانە بەسەر ناردنەدەرەوەی نەوتا ینی جاران کە داوای پارەکەیان لێکرد بۆ نمونە جۆرێک بوو لە دانان بەوەی کە ئاساییە نەوتی خۆی بفرۆشێ و تا ڕادەیەک ئەمە یاسایی بوونێکیشی پێبەخشی بوو بەڵام ئێستا کە ئەوان بڵێن ئێمە نەوتەکەمانەوەی مانای وایە بە تەواوەتی کەوتونەتە ئەو بارەی کە پیان وابێ ئەمەی کە هەرێمی کوردستانێکا بە کاملی نایاساییە وەڕەنگە ئەمە جۆرێک بێ لە ئەوەی کە بۆ لەمەوە دووە تەنانەت لە محکەمەی ئیتیحادی چەند داوایەکی تر پێشکەشکەن بۆیە بە تەواوەتی ئەم مامەڵانی هەرێمی کوردستان ڕابگرن هەرێمی کوردستان ئێستا لە ژێر فشارایە هۆکارە ناوخۆیەکان هۆکارێک بۆی کە لەوێژ نەتوانن بەس هەم بۆ یاسینەوت و غازەکە هەم بۆ بودجەش یەکێتیش بەشدار نییە کاریگەری هەبووە ئێستا خود ئەو ئەمڕۆژ سەرۆکیەتی باسی کرد کە ئاگیان لێ نییە ڕاست لە ئەوەی نەوت و غازە لەوەی بودجێ ئێمە سەیری کە ینی ئەگەر باز لە نەوت و غازی هەرێمی کوردستان بێ لە ڕووی جوغرافیە و سەیرەکەی بزانی چۆن دابەش بووە ینی خۆمی لای پارتی نییە بەشێکی زۆری لایەکێتیە غازەکە مەسەلەی غاز لایەکێتی و بەشێکی نەوتەکەش لایەکێتیە و لە هەمان کاتە ینی ئەمە پێمانەڵێ کە ناکرێ بۆ نمونە یەکێتی بە حکمی دەسەڵاتەکەی لێرە لەم مەسەلەی معادلاتی یاسای نەوت و غازەیە بەدەر بکرێ لێی بەڵام تەنانەت یەکێتیشی لەگەڵا بێ لە ئێستا باری هەرێمی کوردستان لاوااسترە لە جاران بەس خۆشیان لە ڕێگەی ئەوەی کێسە بریکاریان هەیە بریکاری وەزارەتی نێودە و کاروباری غاز هەر پەیوەستنی بە مەسەلەی وزە و ناکۆکی لەگەڵ عێراق و لەگەڵ پارتی و کەدا وەریانگرتو پێ دوای یەکێتی خۆی وەریگرتووە ڕاستە خۆی ئەم معادلانە ناڵم کۆی گشتیەکەی بەیەکەوە بەسرێتەوە کۆی گشتێکەکەشی تا ئێستا موقیفەکە وایە کە کورد نەیتوانی و هەنگاوێکی جدی بنێ وا کاتەکەش بەرەو تێپەڕبوونە ڕوایانی قەرار بوو لە ماوەی 6 مانگە یاسای مسودەکەی ئەو یاسایە بچێتە پەرلەمانی عێراق تا ئێستا هیچی دیار نییە تەنانەت تەسەور ناکرێکە با بڵێن لەم ساڵیشا بتوانن ئەوە بکەن چونکە ئەمە کارێکی زۆر قورسە یاسای نەوت و غاز خۆگەر بکرێت تەبان بۆ گەلی عێراقی بەگشتی استقرارێکی باش هێنێتەکایەوە تەنانەت حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانیش ڕەنگە قازانجێکی گەورە لەو بابەتە بکات چونکە بابەتی موچەی خەڵکو و بودجەی هەرێمی کوردستان لە قەزیە سیاسەکان دەرەهێنرێ ئەگەر یاسای نەوت و غازمان هەبێ شتێکی زۆر باشە بەس لە ئێستاە ینی پارتی وێکێتی تۆزێک لەوە پاشەکشاکەن لە یان نەترسن کە پێیان وایە ئەگەر مەسلەی نەوت لە دەستیان دەربهێنرێ خۆیان لە دەسەڵاتە نامێنن و پێیان وایە ئەما بەستنەوە بە ترسێک لەسەر قوارەی هەرێمیش ینی پێیان وایە لاوازبوونی پارتی وێکێتی وەکو هەژمونیان لە هەرێمی کوردستانە لاوازبوونی قوارەی هەرێمی پێوەستە بە قوارەکەیان پێوەستە بەهێز قوارەکە قوارێکی دەستوریە ینی مەسەلەن پارتی وێکێتی حکومیکایان دوو حیزبی تریش حکومیکە قوارێکی دەستوریە ڕاستە ڕەنگە پەیوەندەکانی یەکێتی و پارتی لە ئێستاە پەیوەندی فراوان بن بە حکومیکە لە دەسەڵاتە بوون لە ساڵی 92 بە دووە پەیوەندی هەرێمی و دەوڵەتەکان تا ڕادێک بەڵام ئەمەوە ناکە کاگەر هێزێکی تر لەسەر دەسەڵات بمانەوە قواری هەرێم لە مەترسیابیانی مانای ئەم معادلەیە ناکرێوا بێت بڵێن
ترس لەسەر پارتی وێکێتی بریتێ لە ترس لەسەر قوارەی هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەم. کاکتۆر هەر سەبارەت بە دۆخی ناوخۆی هەرێم ئەوەی کە بەڕێزت باست کرد باسیەوەت کرد ئەگەر ئەمریکیەکان ناچار بن هەرێم بەجێ بێڵن گەیشتوتە ئەو ڕادەیە بە بۆ چوونی بەڕێزت یاخودەوە دوورە وەکو گریمانەیەک بەڕێزت لێی دەڕوانی کە پێشتیش مەسەلە لەسەر هێزی پێشمەرگە باست کرد لەسەر هەڵبژاردن لەسەر ناوکۆکی ناوخۆیی هۆشداریاندا بوو بە پارتی وێکێتی؟ بەڵێ یعنی برێتمە گۆرگ کە هات پێش برێتمە گۆرگش بلاسخارد جەنین بلاسخارد کە نوێنەری نەتەوە یەکگرتووەکانە هیچ گومانی تیادا نییە زۆر بە پەیوەندیە لەگەڵ حکوومەتی ئەمریکا کە بلاسخارد قساکە ئەڵێ ئێمە ئەگەر ئێوە بەردەوام بن لەسەر ئەم بەر و دۆخە هەڵبژاردن دوا بخەن سنوور دابنن بۆ ئازادیەکانی بیر ئێمە ضەمان ناکەین کە هەرێم بەردەوام بێ ئەم قوارەیە بەردەوام بێ ئەوە قسەی ئەمریکیەکانە بلاسخارتەیکە و برێتمە گۆرگش کە هات هەردوو لای بینی طبعاً ئێمە لێرەدا نازانین بە تەکیدی چی پێیان وت بەڵام دیار بوو هەر لە دوای چاوپێکەوتنەکەی لەگەڵ کاک مەسعود و لەگەڵ باڤێڵ تاڵەبانیە هەردوو لا زۆر بە گەرمی باسی هەڵبژاردنیان کرد کە لە پێش ئەوە زۆر قسە ئەکرا بێنە و یعنی باسی زۆر کێشە ئەکرا یعنی و دوای ئێمە مێژومانەیە چەند جار هەڵبژاردننی پەرلەمان خۆی تازە کردێتەوە تاخیری کردووە بەڵام ئەم جارە دیارە زۆر جددین لەسەرەوە اینجا ئەگەر ڕێمە گوڵامی پرسیارەکە دەدەم مامۆسا حەکیم بەڵێ ئەمریکا تۆزێ پێشستە ئاماژەم بەوە کرد ئەمریکا هەرێمی کوردستان با بڵین لە ئەولەویاتی نییە ئەمڕۆ تەنها هۆکارێکە کە هەرێمی کوردستان ئەمریکا و هاوپەیمانان بایەخی پێدەن لەبەر فاکتەری ئێرانە ئێران جارێک بەڕاستی جێگای مەترسیە حەشدی شعبی لە بەغدا کە زۆر جێگای مەترسیە بۆیان بۆ ئەمریکیەکان بۆ بەرژەوەندیەکانیان حەزەکەن هەرێم و هێزی پێشمەرگە بەهێز بێ بەرامبەر حەشدی شعبی و بەرامبەر با بڵێن هەژمونی ئێران لە بەغدا بەڵام ئەگەر بێت هەرێمی کوردستان لەم حاڵەتە بەردەوام بێ ئێمە نمونەمان زۆرە مامۆستا حەکیم هەر پار بوو لە ئەفغانستان دوای دو تریلیۆن دۆلاریان سەرف کرده بوو و دوای چەندەها بەڵێنیاندا بوو لە ئەفغانستان نەکشێنەوە کشانەوە لە ڤێتنام لە 1975 هەمان شتیان کرد یعنی ئەو کاتە زۆربەی سیاسەتمەدارانی ئەمریکا لە حەفتاکان سەدەی ڕابردوو ئەیانەوت ئەمە بوونمان لە ڤێتنام مەسەلەیەکی استراتیجیە بۆ ئاسایشی نەتەوەی ئەمریکا بەڵام کە سێریان کرد ڕژێمەکە لە سایگۆن لە باشووری ڤێتنام ناتوانێت بەردەوام بێت لەسەر خۆی بووستێ جێیانێشت من ئەڵێم ئێستا ئەوان یعنی وەکو بڵێ ئەیانەوێ پەیوەندێکی باشیانە بێت لەگەڵ شیع سوودانی ئەگەر بتوان سەرکەوتوو بن لەوە و ئەوەیشی مێژووی پەیوەندیەکان لەسەر چ بنەمایەک دانێت پەیوەندیان باش بێت لەگەڵ سوودانی بخوێنێت لەسەر بنەمای ئەوە لەبەرەوەی ئیتاری تەنسیقی کاک حەکیم ئیتاری تەنسیقی ئەگەر جەنابەت باش دێت هەمومان ئاگادارین بەلەوەی ئەمانە بێنە دەسەڵات بە بەردەوام سەواری خەچوو موشەکە چوو بۆ سەپارەی ئەمریکی موشەکە چوو بۆ هەرێم بۆ زۆر شوێن و باس شەو ڕۆژ باس ئەوە بوو کە ئەمریکیەکان تقریبا 1700 جوندی ئەمریکی 800 جوندی ئەمریکیە ئەبێ دەربچن ئێستا ئەو باسانە نەما سەرکردایەتی لە ئیتاری تەنسیقی گەشتنەتە ئەو قەنەعەتە ئەبێ وەلەبەر بارودۆخی تایبەتی ئێران لەم زوروفەدا حەزەکەن
پەیوەندیەکانیان لەگەڵ ئەمریکا باش بێت اینجا جەنابتە پرسی ئایا ئەمە ئەمریکا دەست لە هەرێم هەڵەگری مامۆستا حەکیم ئێمە لە 2017 کە وتیان ڕێفەرەندەم مەکەن و مراهەنەیە گەمەیان لەسەر عەبادیە کرد چۆن ئەمڕۆ گەمە وەکو دیارە گەمە لەگەڵ شیع سوودانیەکەن دەستیان هەڵگرت لە هەرێم بە عەبادیان وت فەرموو بڕۆ بیگرە نەگوتیان فەرموو گلۆبی سەوزیان بەڵکو دەبابات و چەکی ئەمریکیان دایە حەشی شعبی و دایە سوپایین لەبەرەوە مامۆستا من ئەڵێم بەڵێ ئەم سابقاتە تاریخیانە هەیە ئەبێ حکوومەتی هەرێم ئەم دوو پارتە هیچ یاری لەو گەمەیە نەکەن و بەڕاستی حەز ناکەم بە سۆزانە قسە بکەم بەڵام هەرەوە ناڵێم ئەم هەرێمە ئەم قەوارەیە خەباتی تقریبا 80 ساڵی پێشمەرگەی کوردە لە کاتی عوبەیدوڵڵاوە لە 1970 حتاکو ئەمڕۆ ئەم قەوارەیە بەرهەمی کوردە ئەمە هین ئەو دوو حەزبە نیە و ئەگەر بێت لێرەدا کاک مەسعود ڕۆڵێکی خۆی نەبینێ وەکو سەرکردەیەکی کورد وەکو مەرجعێ بێتە پێشەوە بە دەست پێشخەرێک ئەم وەزعە ئەم چەقبەستەیە کە هەیە لێی دەرنەچێ هەرێم یان سەرکردایەتی یەکێتی بەڕاستی لە مێژوودا خەڵکەکە بە هیچ جۆرێک ڕەحمیان لێ ناکە چونکە وەزعی هەرێم وەزعی ئەم قەوارەی هەرێم زۆر مەترسیدارە ئەمڕۆ لە کۆڕبەندی من خۆم لە کۆڕبەندی ڕووداو بووم جەیمس جێفری نوێنەری کۆنی ئەمریکا و ئیستەش زۆر کابرایکی با بڵێم بە نوفوودە لە وزارەتی دەرەوەی ئەمریکا بێژەرەکەوتی بەخێربێی لە هەرێمی کوردستان وتی ببوورە لە عێراق ئەمە دەلیلە ئەمریکیەکان ئیستەش ئەولەویەت بە عێراقە دەن هەرێم یعنی خاڵێکی زۆر سەرەکی نییە کە دێت بۆ پەیوەند بەرژەوەندیەکان اینجاوەی سێری پەیوەندیەکانی ئەمریکا و کورد بکە هەرەوا بینێ دائیمەن هەرێم گرنگ نەبووە پرسی کورد گرنگ نەبووە پرسێکی لاوەکی بووە بەڵێ سپاس دەکەم بەڵە بینێرانی بەڕێز ناوەڕێکی کورد و دەین وڵاتان لەگەڵ مامێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام شیری دایک گەشە و تەندروستی دەدات بە منداڵ شیری تاواکەری کۆنفیلاکی نیوزلندی لە دوای شیری دایک بە یەکەم شیر دادەنرێت کە هەموو پێکاتە پێویستیەکانی تێدایە بۆ منداڵەکە کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانان و پڕە لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە تامێکی لە یاد نەکراوە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بڕێز کاکتۆر سەبارەت بە کابینەکەی سوودانی بڵێن هەر کارنامەکەی هەر سەبارەت بە هەرێم و کورد نەچۆتە پێش و یاخود لەگەڵ
لاەن شیعەکان ئەو داواکارێنەکەیان بوو لەگەڵان چوتە پێشەوە چکات کۆمەڵێک بوونەوە فەریە بوو خانەنشینەکان هەر بەعام جگە لە هەرێم دەگرێتەوە بۆ مەسڵی چاودێری کۆمەڵایەتی کارکردن بۆ مەسەری سیستەمی بانکی و گفتوگۆ لەگەڵ ئەمریکیەکان ڕاستە ینی لەوەتەی با بڵێن محەممەد شیع سودانی هاتوۆتە سەر دەسەڵات لە ماوەیەم 4 مانگەیە گەورەترین ئەزمە کە ڕوبەڕووی بۆ تۆ ئەزمەی دۆلار بووە بەڵام ئەوەی کە زۆر چاوەڕوانەکراوە بوو کام ئەزمەیە بەهۆی ئەوەی کە ئێران نفوزێکی زۆری هەیە لە عێراقا و دۆلارەکانی عێراق بۆ خۆیە باو هەندێکی لە ڕێگای تورکیاوە وەگەم ڕۆ کاک بافڵ ئاماژەی پێکردکاندێکی لە ڕێی سلێمانی و هەولێرەوە چێتە تورکیا و لێەوە دیسانەوە دابەشەکرێتەوە هەر ئەوەی کە دۆلار ینی تا ڕادێکی زۆر وەزارەتی خەزانەتی ئەمریکا پشگیریەکی گەورەی محەممەد شیع سودانی کرد و وردە هەنگاوی پێێنێ بۆیە کە بچێتە ناو نظامی سوێفتەوە کە نظامێکی عالمیە کە ئەگەر بێت و ئەمە بکات حتمما با بڵێن بەهای پارەی عراقی زۆر بەرزترە بێتەوە لەوەی کە هەیە تەنانەت من بە دووری نازانم کە ئەگەر بێت ئەم نظامە بە تەواوەتی جێبەجێ بکرێ لە ئابووری عراقا لەوانێت دوای چەند ساڵێکی تر دیسانەوە ئابووری عراقەوە بەرز بێتەوە کە بەرامبەر بە 120,000 لە بری 130,000ش دیسانەوە سیستەم بانکیکە جێگیری باشی ئەم سیستەمە خزمەتگوزاری زۆری بۆ خەڵکی شتیایە ینی تەنانەت چونکە خەڵک دەتوانێت و کاتە لە بریەوەی پارەی کاشی پێبێت لە ڕێی ئۆنلاینەوە مامەڵەکانی خۆی بکات ڕەنگە خەڵکانێکی زۆر کەونە سەر کار چونکە ئیشی ئۆنلاینەوە کاتە بە ئاسانتر بەڕێوە بێ بەرحاڵ ئەم نظامە سەرکەوتنێکی گەورەی تیابوو بۆ محەممەد شیع سودانی لە ڕووی ئیشی تەقاودینەوە بەردەوام ئەگەر متابعی بکەی لە زۆربەی کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیرانە لەمەی پێشوشەکە بەشێکی تیابوو بۆی کە چۆن خزمەتی متەقاعدین بکرێت هەیەیەکیان بۆ دروست کراوە ئەم مراجعاتەکاتەوە حتا بە مەسەلەی سولەمی موچە و ئەو بابەتانەشە ئەوەی کە کێشە بوو مەسەلەن بەنسبەت سونەکانەوە نازحین بوون ئاوارەکان ڕەنگە شتێکی وان نەکرابێ بۆ ئەوە چونکە ئاوارەکان بەشێکی مەسەلەنەوەی کوردستان خۆیان بە تەبیعەتی حاڵ ناگەڕێنەوە ئەوێ بەشێکی زۆریان لێرە مناڵیان هەیە و لە مەکتب بۆ چەند مناڵیان لێرە لەدایک بۆ هەیەە لە 2006 لێرێ و هەیەە کاسپیەکەی لێرێ ینی ئەوانە ناگەڕێنەوە لە ڕاستیە بۆیە ئەم مەلەفات تەنانەت بەس مەلەفی کوردیە کە مەلەفێکی قورسە ئەم مەلەفە ئیشی زۆر کەمتیا ئەکرێت لە بەرەوەی کە پەیوەندی بە خودی تیوێکێتیەوەیە بەشێکی پەیوەندی بەوانەوە بەشێکی پەیوەندی بە ئالۆزی ئەو مەلەفەوە هەیە مەلەفەکە وا بڕێر بۆوان لەسەر 400 ملیارەکەش تەنە ناتوانانی ئەوش بێنن شەڕێکی گەوریان و یەکەم جار کە بەرای لەسەر درا و دەی و دەستکەوت ڕاستە دوایش ئێستا دوێتیان وەکو قەرزیستا وەکو خەرزەکەش هەرنات ئەمانە پێم وایە بەشێک ینی نەخشەی خودی شیعەکان یان شیعە بێ بۆی کە جارێکی تر خۆیان لە ناو دەوڵەتی عراقیا بەهێزکەنەوە بەشێکی زۆری لە ڕێگەی محکەمەی اتحادیەوە ئەیکەن ئەگە سێرێکی مەسەلەن و داوانەی لەسەر هەرێمی کوردستان تۆمارەکرێت بەتایبەت لەسەر نەوت و غازۆمانە بڵێ بەشێکی ئەم لایەنە سیاسی کوردەکانی خۆمانن بەڵام بەشێکی زۆریان کۆمەڵێک کەسن کە ئەو داوایانە بەرە پێبن کە زیاتر نزیکن لە ئەحزابی سیاسیەوە یان زیاتر ئەندام پەرلەمانەکانیانن ئەم داوایانە تا چەندێک زیاتر بڕاتە پێشەوە بەرامبەر بە هەرێمی کوردستان حتمما ئەوان بەهێزترە بن و حکوومەتی هەرێمی کوردستان لاوااسترە بێت چونکە لە قەزەی نەوت تا حکوومەتی هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر سەربەخۆیانە نەوتی ناردۆتە دەرەوە لە کاتێکا بەپێی دەستوریش بێ مڵکی هەموو عێراقیەکان بێ ئەبێ ئیدارەدانی هاوبەش بێ لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆیە بینین لەو 15 خاڵی حکوومەتی هەرێمیش دەیان یانزەیان ڕەت کرابەوە تەنها چواریان قبول کراب کە چوارەکەش شتی ئاساین یعنی شتی لاوەکردن شتی ئاساین وەکو بەرەوەبرنی کێڕگەکان لە هەرێم بە هاوبەش وایە ئەوە دەستوری لە مەسەلەی نەوتۆ ئەگەر ئەنجومەنێک بۆ نەوت و غاز هەبێت بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستانی تیابێ بۆ نمونە یاساکان پێدا چوونە پێدا بکرێ بەڵێ ئەوانە تەبیعیە ینی ئێساگەر داواش نەکرێ شتانە تەبیعی ینی هەر لەناو داواکاریەکانیشانە بێ ئاسایە چونکە هەمووی ئاسایەک قابلی ئەوەیە کە مراجعە بکرێ مادام هەرێم نەوت فرۆشێ بۆری تایبەت بەخۆی هەبێ سەرپەرشتی بکاوایە ڕاستە بەڵێ دیانزە خاڵەکە ڕەت کراوەتە بەشێکی زۆری خاڵی ئەساسین لەوانە بەوە نمونە با بڵێن قرار بوو لە بری سۆمۆ کۆمۆدا مەزرێ یانیەوەی کە جۆرێکە لە نەوتی هەناردەکەی نەوتی کوردستان بەڵانی کۆمپانی کتابت لە کوردستاندا بازارکردنەکەی کە کوردستان بیکایت ناوێکی هەیە کە نزیکە لە سۆمەوە بەڵام بەکەی دەست پێکا پێم وایە کە کۆمۆیان شتێکی وایە ئەوە یەکێک بۆ لەوانی کە ڕەت کراوە کە ناکرێ هەرێمی کوردستان شەریکەی نەفتی خۆی هەبێت چونکە ئەمە جۆرێک لە پێشەرکردنی سیادەی عێراقە بەسەر ئەو مەسەلەی نەوتوەوانەوە چونکە نەوت خۆ دەزانی سەرچاوی داهاتی هەموو عێراقا خاڵێکی تریش کە من پێم وایە
تا ڕادێکی زۆر هەرێمی کوردستان بەم شێوە لاوازەیە ئێستای تەنانەت کاریگەری هەبووە لەسەر خیتابی نەتەوە یەکگرتوەکانیش کە ئەنتۆنیۆ گوتێرێز ئەمڕۆ هاتووە بۆ نمونە سەیری تەسلیحەکەی کە لەگەڵ محەممەد شیع سوودانیا ئەو کۆنگرە ڕۆژنامەیە بەڵێ سکرتێری نەتەوە یەکگرتوەکان باز لەوە کە کابێ ینی زۆر پشتگیری هەموو ئیسلاحاتەکانی محەممەد شیع سوودانیەکە زۆر پشتگیری حکوومەتی عێراقیەکە بە حکوومەتێک ناویە بە کە توانوێتی سەلام و ئاشتی بەرەو پێشبەری لەگەڵ کەمینەکانی شەو تەنانەت داوای لە حکوومەتی هەرێم کردو کە لە مەسەلەی یاسای بودجێ هاوکارێکی باشی حکوومەتی عێراق بێت ئەبێ ڕێکەون لەگەڵ حکوومەتی عێراقیە بۆیە تەنانەت لە مەشە بۆ نمونە وەسفی حکوومەتی هەرێمی کوردستان نەکراوە تەنها داوای لێکراوە کە ئەبێ ڕێکەوێ لەگەڵ حکوومەتی عێراقیەوە مشکلەکەش وەک خۆت باست کردلەوەیە کە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرشتێت بۆ مفاوەزات ئەتوانین بڵێن وفدی پارتیە و کەمێکیش لەغ بوو حکوومەت کابینەکە وەکو بەڵێ بەتاکید ینی ئەمڕۆ بە تەواوەتی ئێمە هەستمان پێکرد بڵێ پێشترسمان پێکرد دوو مانگ و نیوە کە بەجێگەری ئەنجومەنی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ناچێتە ناو کۆبوونەوەکانەوە خۆی و با بڵێن گروپەکەی ئەو بوار لە یەکەم جا لە وەتسئاپیش کشانەوە لێەوە نەچوونەوە ناو کۆبوونەوەکانەوە بەڵام ئەمڕۆ باشکرا دیارە ینی کاک باڵ چەند زار ئاماجەی بەوە کرد کە ئێمە ناچینەوە ئازاین بۆچی ناچینەوە بۆ ناو کابینەکە تەنانە وەفدەکانیش وەفدێکێتی تیانە کە ئەمە لە ڕاستیە پێم وایە ئیستیغلالەکرێ زۆر بە ئاسانی لەلایەن ئەحزابی شیعەوە چونکە تۆ لە کۆی با بڵێن دوو لایەن کە پێیان وا بۆمانە لایەنی سەرەکین لە هەرێمە تەنها لایەنێکیان لەوەیە کامەش تەبەن پامێکی ئاشکرایە بۆ ئەوان کاتوانن بە ئاسانی ئیستیغلالی ئەو ناکۆکیە بکەن کە لێرە هەیە. سپاس کاکتۆر عوسمان سەبارەت بە کێشەکانی هەرێم کە بەڕێست و کاکتۆریش لێرامەژ بگەن ڕنگ داناوێت لەسەر هەرێمەوە لەسەر بەغداش هەبەزەوەندە قورسن لەسەر هەرێم نەتوانرێ ڕێکەوتن بکرێ لە بینی پارتی ویکێتی لەسەر هەڵبژاردن بەڕێوەبرنی داهات هێزی پێشمەرگە بەڕێوەبرنی حکوومەت مامۆستا حەکیم بەنسبەتی شتێکی ترشەیە حەزەکەم باسی ئەوە بکەم بەلەوەی بێم وڵامی پرسیارەکەت بدەم هەرچەندە گوێم لە بەشێکی کۆتایی پرسیارەکەت نەبوو بەڵام ئێستا لە محکەمەی فیدرالی پرسێک هەیە چەند ئەندامێکی پەرلەمانی هەرێم کورد لە بەغدا داوایان کردووە لە محکەمەی فیدرالی قەرار بدا ئایا تازەکردنەوەی مەودای پەرلەمانی هەرێم قانونیە یان نا و ئەوە لە دوای چەند ڕۆژێکدا دێت هەر وەکو تەوەقع کرێ پێشبینیە کرێ ئەو محکەمە قەراراتەکانی لە ساڵحی کورد نەبێت و لە ساڵحی هەرێم نەبێت ئەگەر بێت ئەو قەرارە بڵێ نا ئەوە شتێکی ناقانونیە و ئاگەرشی زۆرە ئەوە یعنی هەموو شرعیەتی هەرێم و سەرکردایەتی کورد دەخاتە مەترسیەوە یعنی ئیتر سەرکردایەتی کورد حەقینی هەر بە ناوی کوردەوە لە بەغدا مفاوەزات بکە اینجا ئەمە یعنی بەڕاستی ئەمە مەترسیدارە لەبەرەوە ئەمەش هۆکارێکە ئەبێ سەرکردایەتی کورد زۆر بەو زوانە بێنە سەر وەکوڵی مێزی دانوستن بۆ دانوستن ئەمڕۆ لە کۆربەندی ڕوودا و هین باسی کرد مەلا بەختیار وتی وەزعەکە زۆر ترسناکە بەڵێ وەزعەکە زۆر ترسناکە و ئەمڕۆژ لە هەمان منبەر باڤێڵ وتی وەزعەکە زۆر بەدڵی ئێمە نییە و ئێمەش ئاگادارین و زۆرش ناڕەحەتین لە وەزعە وتی یەکێک گلەیەکانی یەکێ باس ئەوەی کرد کە یعنی بەڕاستی جێگای وەکو سرنجە وتی نائیبی با بڵێن جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم کە ناچێت بۆ دانیشتنەکانی حکوومەت وتی حتای سە تەلەفۆنێکی بۆ نەکراوە کاکە بۆ نایە بۆچی وەزعەکە چییە وتی ئەوە دەلیلە بێنەوە دوایش لە قسەکانی باڤێڵ دیار بوو یعنی ئەوان هیچ نەبێیەکێتی وەکو دیارە بەرەو ئەوە ڕوا لەگەڵ بەغدایە بە تایبەتی لە مەسلەی نەوت و غازدا تەبخێکێ شتێکێ لە پشتی پەردا ئەوە ئاماداکە بۆ جۆرێک لا مەرکەزیەت لە ئەگەریان بەشێک پارە وەربگرێت بە ناوی سلەیمانیەوە چونکە ئەمڕۆ وا باسیە کرد
کە عەدالەت نییە، وەزعی سلەیمانی زۆر مەترسیدارە، وەزعی پێشمەرگە کە بەرامبەر داعش وستاوە مافی نادرێ، وتی لە پارتی دەست درێژەکاتە ناو ماڵی ئێمە میلیشیا بۆمان چەک لە ناو ئێمە میلیشیات دامەزرێنێ، وتی هەمانە هەموو ئیستیبزازی ئێمەیە، بەڵام ئێمە تاکو ئێستا هیچ مووقفێکمان وەرنەگردووە، بەڵام بەردەوام نابێ، وەزعەکە وابێ مەترسیدارە. لەبەرەوە مامۆستا حەکیم بگەڕێم بۆ بڵێم بە وەڵامی پرسیارەکەی جەنابەت، من ئەڵێم یعنی بەڕاستی ئەو بارودۆخەی کە ئەمڕۆ لە هەرێمدایە لە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی هەر ئەو کاتانە خاتە بیری من کە پێش 1994 بۆ 1998 لە ئەخیرا ئەمریکیەکان توانیان یعنی بۆکو بڵێ ناچار بوون کاک مەسعود و مامجەلال بانکەنە واشنگتن پێیان بڵێن فەرموو ئەو کاتەدا ئۆڵبرایت وەزیری دەرەوەتی فەرمونون دانشن بگەنە دەینە. بەڕای من ئێستش ئەمریکیەکان هیچ بەدیلێتریان نییە، ئەبێ هەردوو سەرکردایەتی کورد بانکەن بۆ واشنگتن و ئایا بەڵام ئایا ئێستش ئەوە ئەولەویاتیان هەمیشە بکەن ئەوە نازانم، بەڵام نەهێزی پێشمەرگە یەکەگرێت، نەهێزی ئاسایش یەکەگرێت، چونکە مێژوویەکی وانیە لە بینیانە باوەڕیان بە یەکتری بێت و دوای هەردوو حزبەکە بەداخەوە حەزەکە وەزعی پێشمەرگە وا بڕواکە لە میلیشیا دەرنەچێت، چونکە بەرژەوەندی خۆیان و ئیدارەی حکوم خۆیان لە هەرێمە بەو شێوە بە باشتر ئەزانن. من زۆر گەشبین نیم کە پارتی و یەکێتی بەو شێوەیە بێنە جۆرە وەکو بڵێن هاوپەیمانیەک ئیلا ئەبێ فشارەکە زۆر بێ. بەداخەوە لە وڵاتە دیموکراسیەکان کۆمەلگای مەدەنی هەیە، دەستور هەیە، ئێمە لە هەرێمە ئەبێ دەستورمان هەبوایە لە کێشەی وا ئەو کێشانەی لە بینی ئەم دوولایەنە ئەبێ بە گوێرەی دەستور حەل بکرایە. ئێمە مەرجعیەتێکی نەمێژوویمانەیە، نەمەرجعیەتێکی قانونیمانەیە، لەبەرەوە من گەشتبین نیم بۆ گەیشتن بە ئەنجام. بەڵێ سوپاس دەکەم کاوتۆر جەلال، کاتمان زۆر کەمەوە بەس لە ناو پەرلەمانی عێراقیش هەوڵێکەیە بۆ هەمواری یاسای ئەنجومەنی پارێزگاکان و هەمواری هەڵبژارنی بڵێن یاسای هەڵبژارنی پەرلەمانی عێراق، ئەمەش کێشە دروست دەکاتەوە بە تایبەتی لە ناو ماڵیشایەوە لایەنە کوردیەکان ڕنگدانەوەی دەبێت هیچ لەسەر کوردستان؟ خۆی یاسای ئەنجومەنی پارێزگاکان بۆ پارێزگانەیە کە ڕێک نەخراون لە ناو هەرێمەکە، مەبەستی و پارێزگانەیە کە لە دەرەوەی هەرێمی کوردستانن، بەڵام کێشەکە لە یەک شتێکەیە کە ئەمانەیانەوەی هەردوو قانونەکە بکەن بە یەک. ئەلە پێویستمان بەوەنیە کە دوو قانون هەبێت کە قانونی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەگەڵ قانونی ئەنجومەنی پارێزگاکان کە ئایانەوەی بکەن بە یەک، لەبەر ئەنی ئەوانەی کە پشگیریەکەن، ئەوانەی کە باڵێن زیاتر حیزبی داعوە و ئێتاری تەنسیقین کە پشگیریەکەن پێیان وایە کە زۆر دەنگیان لەم نظامە انتخابیە تازەی ساڵی 21 کە کرا زۆر دەنگیان لە کیس چوو، پێیان وا بۆ ئەوی کە براوە بووتیا تەنها مقتەدا سەدەر بوو، بۆیە ئەگەر بیانەوێ جارێکی تر مقتەدا سەدەر بەو شێوە گەورەیە نەیاتەوە ناو گۆڕەپانی سیاسی عێراق، ئەبێت نظامی انتخابەکە بگۆڕن. نظامی انتخابەکە پێیان وایە ڕنگدانەوەی ڕاستەقینەی دەنگەکان نەبووە و ئەترسن لەوەی ئەگەر بێت و نظامی ئەنجومەنی محافەزات ئەنجام بدرێت لەوێ هەڵبژارنەکە قەرارە بەڵا بڵێن ماوەیەکتر ئەنجام بدرێت لەم ساڵە، پێیان وایە ئەگەر هەمان نەتیجەی پەرلەمانی عێراق باتەوە بەدەستەوە و سەدەر زۆرینەی ئەو کورسیانە بەدەست بێنێتەوە کە هەیە بۆ ئەوان مەترسێکی گەورە هەبێ، یعنی ئەوان بەو ناوە نایکەن، حتمما بەو ناوە یکەن کە ئێمە بۆیە ئەم یاسایەمانەوێ و تعدیلیەکەینەوەیکەین بە یەک لەبەرەوەی ئەمانە عەدالەتێکی جۆڵێکی هەبوو سەدرەکانیش نیگەران لەوەی کە فرەبازنەی بڵێن بکرێتەوە پارێزگە نەک ڕاستە نیگەرانێکە لەیان سەدرەکان خۆی ئەوان قازانجی گەورەیان کرد لەو بابەتە، کۆمەڵە حیزبی تر چکە ڕێگایان پێدرا بێنە پێشەوە، ئەمە بۆ ئەوان مەترسی بوو با بڵێن بۆ ئێتاری تەنسیقی، پێیان وایە کە دۆڕاو ئەوان بوون، ناکرێم جارش دۆڕاو ئەوان بن، بەڵام پرسیارەکە دیسانەوە لەوەی ئایا چەندێک مقتەدا سەدر و ڕەوتەکەی ڕێگایەن کە ئەم تعدیلاتانە بەو شێوێ بچێتە پێشەوە، هەرچەند یەکێک لە بڕگەکانی منهاجی وزاریەوەی کە هەڵبژاردن لە ماوەی ساڵێکە ئەنجام بدرێت، ئایا ئەمەش ئەنجامە درێیان نە، ئەمە هەر خۆی کێشەیەکی گەورەیە کە تەسەور ناکەم وا ئاسان بێ، وەکو هەڵبژاردننی هەرێمی کوردستانیش کە زەحمەتە لەم ساڵە ئەنجام بدرێت. بەڵێ لەم پەری هەیە زۆریش
ینی لەم پەرە گەورەکان ئەگەر بە یەک 30 سانی ئاماژەی پێ بکەین بۆ نمونە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەبێ دابمەزرێتەوە ئەبێ یەکێتی و پارتی و ئەحزابی سیاسی لەسەر قانونی انتخابات ڕێکەون کە ئێستا تەنها لەسەرەوە ڕێکەوتون پارتی و یەکێتی کە فرە باز نەبێ وردەکارەکان دەدێڵە شەیتان لە وردەکارەکانە. سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆ ڕێزان دکتۆر جەلال حەسەن هەروە دکتۆر عوسمان عەلی سوپاسی ئامادەبوونتان دەکەین سوپاس بۆی بینەرانی بڕە سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.